سڵاوتان لەبێ بینەرە عزیز و خۆشەویستەکان، خۆشحاڵم کە لە تەوەرێکی دیکەی بەرنامەی لەگەڵ عزیزانتان دەوامی سڵاوتان لەبێ بینەرە عزیز و خۆشەویستەکان لە تەوەری ئەمجارەی بەرنامەی گفتوگۆدا لەگەڵ هەریەک لە بەڕێزان بەڕێز عومەر عینایەت ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان و بەڕێز کەریم بەحری ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە ستودیۆکانمان لە شاری هەولێر گفتوگۆ دەکەین سەبارەت بە دواکەوتنی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. سەرەتا لە میوانەکەی سلێمانیمەوە لە بەڕێز کاک عومەر عینایەتەوە دەست پێ دەکەم. کاک عومەر سڵاوتان لەبێت. بۆچی دەبێت هەموو جارێک لە هەڵبژاردننی خولی تازەی پەرلەمانی کوردستاندا دانیشتنی یەکەم یاخود یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان بە کراوەیی دەهێڵدرێتەوە لە کاتێکدا بەپێی پێڕەوی ناوخۆ دەبێت سەرۆکێکی نوێی هەڵبژێرێت؟ سپاس بۆ جەناب و بۆ بینەران و بیسەرانی کەناڵی پەیام و هەروها بۆ برای بەڕێزم کاک کەریم کە لە هەولێرەوەیە. بە تەسەوری من ئەوە هەڵەیەکە جاری لە خولی پێشووی ینی خولی ئەو خولی چوارمی پەرلەمانە ڕوویدا و ئەمەش ئەمجارە ڕوویدا لەوانەیە بۆ جاری داهاتوو ئەمجارە بڵێن کاکە ئیترەوە بێتە عورف، جا شتێکێ لە ناو لە قانون و بڕیار هەیە و شتێکیش هەیە پێوترێ عورف. ئەو عورفەش یعنی بوون بە باو خەریکە بەداخەوە بێتە باو لە پەرلەمانی کوردستانە پێی پێڕەوی ناوخۆ. باشە کاک عومەر ببوورە ئەم عورفە تا چەند پەیوەندی بە تەوافقاتی سیاسەتی پێشتری لایەنەکانەوە؟ ئێستا مەسەری بێگومانەمە کارێکی باش نییە، پەیڕەوی ناوخۆ ڕێگەی پێ نەداوە. من پەیڕەوی ناوخۆ ئێمە هەموارمان کردەوە، پەیڕەویکی ناوخۆی تا حەدێک زۆر باشتر لەوەی پێشوو ئێستا لە بەردەستی ئەم برابە ڕێزانایە لە پەرلەمانی کوردستان هیوادارم بتوان سوودی لێ وەرگرن. دەستیان واڵاتر بووە، پەیڕەوەکەی پێشتر پەیڕێوە بوو کاڵا بەقەدەر باڵای حکوومەت بڕابوو، بەڵام ئەم پەیڕەوەی ئێستا کە ئێمە دامان ناوە ئەکرێ زیاتر فشار بۆ حکوومەت بێن، زیاتریش چاودێری حکوومەت بکەن، زیاتریش لێپێچینەوە و لێپرسینەوە لە وەزیرەکان بکەن. لەوەرەوە پەیڕەوەیکی زۆر وازعە لەم پەیڕەوە هاتووە، بە هیچ جۆرێ باسدەوە نەکراوەکە خولی پەرلەمان بەکراوی بمێنێتەوە، ئەو دانیشتی پەرلەمان بەکراوی بمێنێتەوە. بەعکسەوە نووسراوە لە دەگەڵ یەکەم دانیشتنی پەرلەمانە سەرۆکی بەتەمەنترین سەرۆک جەلسەکە بەڕێوە بە دوای یەکسەر دەرگای خۆپاڵاوتن ئەکاتەوە و ئەبێت لە هەمان دانیشتنە سەرۆکی نوێ هەڵبژێرێ. بە هیچ جۆرێشتێکی وایەتیان نییە کە جەلسە بەکراوی بهێڵدێتەوە. تعریفی جلسەش کراوە، ئەو جلسەیە لە خلالی 24 ساعات لە یەک ڕۆژە، ئەو دانیشتنان ئەو کۆبوونەوانەیە لە ماوەی 24 ساعاتە گرێ ئەدرێت. ئەمە تعریفەکەیەتی لە 24 ساعت تێپەڕی کرد تر بە هیچ جۆرە یاسایی نییە و ئەمەش بزەبەت وەکو جەناب باست کرد پەیوەندی بەوە هەیە کە چاوەڕێەکەن ڕێکەوتنی سیاسی بێ لە نێوان لایەنە سیاسەکانە، بە تایبەتی لایەنی براوە کە بڵێن براوی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە چاوەڕێ ئەوە کە بزانێت چۆن کێشی دەسەڵات لە نێوان خۆیانە دابەشەکەن، کێکی دەسەڵات هەم پەرلەمانە، هەم سەرۆکایەتی هەرێمە، هەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە، دابەشکردنی وەزیرەکانە، تەوافقاتی سیاسی بە شێوەیە بێت کە خۆیان لێ ڕازی بن و لەگەڵ ویست و داخوازیەکانی ئەوانە بێ بۆ
بەڵێ کاک عومەر ئاماژەت بەوەدا کە پێشتر ئێوە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دەستکاری پەیڕەوەکەتان کردەوە بەشێک لە بەرگەمادەکانی هەموار کراونەتەوە لە بەرژەوەندی هاوڵاتیان بە چاودێریکردنی حکوومەت تا چەند قایل دەبێت بەوەی کە پەرلەمانی کوردستان جارێکی تر لە قالبی بدات زمانەتێک هەیە بەوەی کە جارێکی تر حکوومەت و پەرلەمان بەریەک نەکەونەوە وەک ئەوەی کە لە ڕابردوو بینیمان خۆی ئەوەی من بینیم من ئەگەر بمەوێت تعریفێکی پەرلەمان بۆ جەنابەت بکەم لە وڵاتی ئێمە وڵاتی مؤسسات نییە پەرلەمان قسەی ئەوەڵ و ئەخیر ناکە کە ئەبی قسەی ئەوەڵ و ئەخیر پەرلەمان بیکە بڕیارە استراتیژیەکان لای پەرلەمانەوە بدرێ بڕیارە چارونە سەرزاگان لای پەرلەمانەوە بدرێ بەڵام ئەوەی منی تێگەیشتوم لەو خولەیەکە خۆشمی تیا بووم و خولەکانی ئەوەی ئێمە باشتر بۆتوان بڵێن لە خولەکانی پێشووتر لەبەرەوەی ئێمە تۆزەی ویستمان ئەو قاوەغەیە بشتێنین و لە کۆیلیایەتی حکوومەت دەرچین ببین بە چاودێرێکی حەقی بەسەر حکوومەتەوە بەڵام بەداخەوە ئەوەی ئێمە تووشێ و گرفتانە بووین و پەرلەمان داخرا و حکوومەت تەقەبولی ئەو فشاری ئێمەی نەکرد من ئاوا تعریفی پەرلەمان بۆ جەنابەت دەکەم و بۆ بیسەرەکانی بەڕێژ و بینەرەکانی شەکەم پەرلەمان کۆیلەی دەسی حکوومەتە لە هەرێمی کوردستانە حکوومەت کۆیلەی دەسی حیزبە حزبیش کۆیلەی دەسی چەند بنەماڵەیەکە لێنە یعنی بڕیاری سەرەکی چەند بنەماڵەیەکن لە هەرێمی کوردستانە ئەیدەن نەک حکوومەت و حتا حیزب و پەرلەمان کە بەحساب ئەبێ ئەو متمانەی داوە بە حکوومەت ئەو لێپیچنەوە لە حکوومەتکە بەڵام هەمیشە چاو لە دەستی حکوومەتە تەنانەت بۆ خەرجی ناو پەرلەمان خەرجی ڕۆژانەی پەرلەمان بۆ موچەی ئەندامەکانی پەرلەمانی بۆ موچەی کارمەندەکانی ناو پەرلەمانیش ئەبێت نەک چاوەڕێی دەستی حکوومەتێت چاوەڕێی دەستی وەزیری دارایی حکوومەتەکەش بێ ئەگەر موسسەسەیەکیش سربەخۆیی دارایی نەبێت بە هیچ جۆرە ناتوانێت سربەخۆیی سیاسی و سربەخۆیی یاسایی و سربەخۆیی بڕیاردان و ئیداریشیێت زۆر باشە دەگەرم لای بەڕێستان خۆشەویستانم دەمەوێت لەگەڵ میوانەکەی هەولێرمان بەڕێز کاکەریم بەحری ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان گفتوگۆ بکەم کاکەریم سڵاوت لێبێ و ئەم کاتت باش سڵاو لە ئێوەش سڵاو لە کاک عومەر سڵاو لە بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام زۆر سپاس کاکەریم بە دڵنیاییەوە گوێبستی گفتوگۆکەمان بۆ یاخود بینەری تەوەری بەرنامەکەمانی کە باس لە لێکەوتە خراپەکانی هێشتنەوەی دانیشتنی یەکەمی خولی تازەی پەرلەمانی کوردستان دەکەین بە بڕوای بەڕێستان وەکو ئەوەی کە ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستانن لێکەوتە خراپەکانی ئەم حاڵەتە چین ئەم دیاردەیە ئەگەر ببێتە کللتور مەترسیەکانی لەسەر هەیمەنەی پەرلەمانی کوردستان چییە لەسەر سەروەربوونی یاسا لە ناو پەرلەمانی کوردستان چییە؟ خۆی سەبارەت بە عۆرف یا ئەوەتە کەلتور لە کاتێکدایە ئەگەر تۆ دەقی یاسایی نەبێتن ئێمە دەقی یاساییمان هەیە لە مادەیە کەمدا لە قانونی هەڵبژاردنەکان هەروەها پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بە زۆر بەڕوونی ئاماژە بەوە دەکا لە یەکەم کۆبوونەوەدا دەستەی سەرۆکایەتی هەڵدەبژێردێتن بەڵام بەداخەوە ئەوەی ئێستا کە ئێمە دەیبینین ئەوەش بدعەیەکە بۆ ئەوەی بتوانن چارەسەری کێشەکانی پێ بکەن خۆی لە هەموو دنیا ئەوە بەر لەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن ڕابگەێنرێتن هەر حزبە و کە لە خۆی ڕادەبینێتن ببیتە براوەی یەکەم سەرۆک و جێگر و ئەوانە لای خۆیان دیاری دەکەن بۆ ئەوەی لە کاتی گفتوگۆدا بتوانن بە یەک پاکێز بۆ سەرۆکی حکوومەت و جێگر و هەروەها بۆ سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی بە یەک پاکێز دەتوانن ئەوانە ئیتفاق لەسەر ئەو مەسەلەیە بکەن کاتێک کە ئەنجامەکان ڕادەگەێنێت و کۆبوونەوەی پەرلەمان دەکرێتن تۆ سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی ئامادەنە هەروەها ئەو سەرۆکە حکوومەتەی کە دیاری دەکرێتن لەلایەن کتلەی زۆرینەوە لە ناو پەرلەمان ئەویش دیاری کراوە و لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە ڕادەسپێرێ بۆ ئەوەی کابینەی خۆی لە ماوەی مانگدا پێک بینێتن بەڵام بەداخەوە ئێمە لەبەر ئەوەی نەبوونی موسساتی ئێمە دەوڵەتی موسساتی نین بۆیە یەک لە هۆکارە سەرچەکان ئەوەیە کە لە کاتی خۆیدا سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و ئەوانە
دیاری ناکرێن یان هەڵا بژێرن دەستیشان ناکرێن یعنی لە سینەوە انتخابات کراوە لە مانجی 11ەوە لە مانجی دوای ئەوە مانگێک تێپەڕێ نەتائیز دوای مانگێک ئەو ڕاگەیاندراوە ئەو مانگ و کوردیوە ئەنجامەکە ڕاگەیاندراوە بەڵام تا ئێستاکە سەرۆکایەتی پەرلەمان هەڵنەبژێراوە نازانم معنی کەی دەتوان ئێمە پێویستیمان پێە کە بە تایبەتی هەرێمی کوردستان ئێستا لە قەیراندا پێویستی بەوەیە پەرلەمانێکی فعالی هەبێتن بۆ ئەوەی بتوانێت پەرلەمان دەست بە کارەکانی بکات لە ڕووی یاسادانان و لە ڕووی چاودێریکردنی حکوومەت ئەو حکوومەتێک کە پێک دەهێنرێتن. زۆر باشە کاک کەریم جەناب و میوانەکەی سلێمانیشمان کاک عومەر عینایەت ئاماژەتان بۆ دا کە هۆکارەکانی پشتی ئەم دیاردەیە یاخود هۆکاری سەرەکی بریتیە لە ئێمە دەوڵەتێک یا هەرێمێک یا دەسەڵاتێکی موەسساتی نین کاتی ئەوە نەهاتووە کە هێزە باڵادەستەکان کورتتر بڵێن پارتی وێچێتی دوور لە تەوافقاتی سیاسی کارە یاساکانی ناوخۆی پەرلەمانی کوردستان بدەنەوە دەستی ئەندامانی پەرلەمان و کوتلە و فراکسیۆنەکانن لە پەرلەمانی کوردستان بەوەی کە ئێمە لەو هەنگاوەوە دەست پێ بکەین بەرەو هەرێمێکی موەسساتی بەرەو دەسەڵاتێکی موەسساتی. بڵێ ئەوە ڕاستە سەرەتا هیوادارین ئەو دوو هێزە دەسەڵاتە بیر لەوە بکەنەوە ئیتر بەسە ئیتر نۆرەی ئەوە هاتیە کە هەرێمی کوردستان بەرەو دەوڵەتی موەسساتی برن ئیتر کۆنتڕۆلی حزب بۆ هەموو شتەکان کۆتایی پێبێ ئیتر حزب بچێتە ناو قاوغی پەرلەمانە و لە ناو پەرلەمان حزب با بڕیار بدات و حکومڕانی وڵات بکاندەک لە دەرەوەی بەداخەوە من ملاحظەم کردی هەر لە دوای خولی یەکەمی پەرلەمانەوە هەوڵ دراوە لە ڕێگای ڕاگەاندن و میدیاوە و لە ڕێگای سۆشیال میدیاشەوە هەوڵ دراوە بە شێوەیەکی سیستەماتیک کە پەرلەمان بچوو بکرێتەوە. ئەلبەتە بچووکردنەوەی پەرلەمان ڕێزم هەیە بۆ ئەوانەیە کە هەڵدەبژێرن لەو برادرانی هەڵدەبژێرن بۆ پەرلەمان هەموو ئینسانێک شایستەی ئەوەیە شوێنی خۆی بگرێتن وەکو مشەڕع لە پەرلەماندا بەڵام لە هەموو دنیا خەتی یەکەمی حزب لە ناو پەرلەماندایە بەداخەوە لای ئێمە خەتی یەکەمی حزب لە دەرەوەی پەرلەمانە کادیرە وەسەتەکان دەچنە پەرلەمان ئەوانش ئەو دەسەڵاتیان نییە کە بڕیار لەسەر مەسەلە چارە نووسەزەکان بدەن بۆیە پێویستە بەڕاستی بیرێک لەوە بکرێتەوە کە هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان پابند بکرێن بەوەی کە خەتی یەکەمی حزب بچێتە ناو پەرلەمان بۆی بتوان لە ناو پەرلەمان بڕیار لەسەر مەسەلەکان بدەن نەک لە دەرەوە لە ناو حزب و لێرەدا کە پەرلەمان بچوو دەکرێتەوە ئەلبەتە ئەو حکوومەتەی کە پێک دەهێنرێت پەرلەمان ناتوانێت مراقەبە و محاسەبەی ئەو حکوومەتە بکاتن کە پێکهێنراوە لەبەرەوەی ئەوانن لە ناو حکوومەت لەوانەیە بەهێزتر بن بۆیە بەڵێ زۆر سپاس دەگەڕێمەوە لای بەڕێستان کاک عومەر بۆ ماوەی 5 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود زیاتر لە 4 ساڵە بەبێ یاسا بودجە و داهات سەرف دەکات ئەمە دەرفەتێکی باش نییە بۆ گەندەڵی زیاتر بەڵێ و یەکێ لە هۆکارەکانی بەرتەسەوری من هۆکارەکانی ڕێک نەکەوتن لەسەر دابەشکردنی پۆستەکان ئەوەیە کە بەردەوامی بدەن بەم حکوومەتی کە ئێستا هەیە حکوومەتێک کە لە ماوەی 5 ساڵە وەکو جەنابەت باست کرد نەیتوانی بودجە پێشکەش بە پرۆژە یاسای بودجە پێشکەش بە پەرلەمان بکە ینی 5 ساڵ من لێ بووم پرۆژە یاسای بودجە نهاتۆ ناو پەرلەمانەوە و بە بەردەوامی یان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یان ئەنجومەنی باڵای نەوت و گاز یان وەزیری سامانە سروشتیەکان ئەوانە بوون بڕیاریان داوە چ جۆرە میزانیەک سەرفەکرێ و چ جۆرە پارەیەک بۆ چ جۆرە پرۆژەیە سەرفەکرێ یعنی وەزیری سامانە سروشتیەکان بەدەر بۆ لە هەموو یاسایەک ینی بۆ خۆی بەویستی خۆی ئیتر ئایا سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئاگادار بۆ یان نا پارەی تەخسیس کردو بۆ ئەو پرۆژانەی کە خۆی مەبەستێتی کە خۆیان مەبەستیانە لەبەرەوە بێگومان بەوەی ئێستاش کە دواکەوتووە لەوانەیە بیانوێت تەصفی کۆمەڵێ مەلەفی لەم بابەتە بکەن
تصفی حسابات و دیزە بەدرخوونەی کۆمەڵێ مەلەفی گەندەڵی هەیە بیکەن ئەم فترێ وەکو فترەی نەقاهەی نەخۆشێک کە چۆن لە خەستەخانە دەرەچێت نەخۆشیەکەی تەواو ئەبێت دوای ئەوە بۆی فترێکی نەقاهە وەرگێ دوای چێتە ماڵەوە ئەمانیش ئەم فترەیان داناوە بە فترەی نەقاهە یعنی فترەی پاکشکردنەوە و تصفی حساباتی خۆیان ئەو مەلەفانەی کەیانەیە بۆی دەست حکوومەتی داهاتوو پەرلەمانی داهاتوو نەکەوێت دیزە بە دەروونخوونی بکەن لەبینی خۆیان ئەجینا ئەیانتوانی پێش ئەو مانگەی کە لەو مانگی کە پێش ئەو مانگش ئەوان ئەیانتوانی ڕێکەوتنی بکەن لە نێوان خۆیانە کە پۆستی سەرۆکی پەرلەمان بۆ چێ بێ جێگرەکەی یەکەم بۆ چێ بێ دووەم بۆ چێ بێ پۆستی وزارەکان ڕێکەوتنی حت ئەگەر ئەوەش نەکرا ئەیانتوانی ئێستا سەرۆکی پەرلەمانی حەقیقی هەڵبژێرن سەرۆکی پەرلەمانی تەمەنا هەڵی بژێرن ئەو کاتێک کە ڕێکەوتنی سیاسیشانە بوو ئەیانتوانی بۆ تەکلیفی کەسێکی شکا بۆ پێگەێنانی حکوومەت لە خلالی ئەو مانگی کە ئەوان هەوڵ ئەدەن بۆ پێگەێنانی حکوومەت ئەیانتوانی دوای ئەوە ئەو سەرۆکی پەرلەمانە ئەگەر بەر کەسێکی لایەنێکی سیاسی ترکەوت بە چۆن بە دەنگدان ئەو سەرۆکی پەرلەماندانراوە بە هەمان شێوە ئەیانتوانی بیگۆڕن بۆی پەرلەمانی بۆیە دەستی کراوە بە لیجانەکان کتابان لیجانەکان دڵی ناو پەرلەمانە لیجانەکان تشکیل بکرایە چاودێری حکوومەتیان بکردایە بەڵام زۆر بەداخەوە وەکو کەریم باسی کرد ئەمان ئەیانەیە پەرلەمان بچووکەنەوە وفعلەن پێشیان باشە کە بچووکەنەوە باسی خەتی یەکەمی حزبی کرد یعنی کەسە دیارەکانی کە بەلای خۆیانەوە دیارن ئەگەر بەلای خەڵکەوە دیار نینەوانە نخبە خۆیان ناوناوە نخبە ئەوانن بەلای خۆیانەوە کە نخبن ئەوان پێیان لەبەر دوو هۆنانە ناو پەرلەمان کاکەریم باسی ئەو بابەتەی کرد یەکەم یان ڕووی مەجلیسیان نەماوە بێن ئەوەندە تووشی گەندەڵی و فەساد بوون یان دەنگ نایان لەناو خەڵکە یان خۆیان پێگەورەترە لە پەرلەمان ئەم دوو هۆکارەیە کە ئەو برادرانە نایەن و ئەیانەوەی ئەو کەسانەی کە لە ناو پەرلەمانان بە منیشەوە وەکو عومەریات وەکو داشی دامە بمانجوڵێن ئەوان چیان بێ لە دەرەوەی ئێمە ڕۆبۆت بین ئەوان چیان بێ ئێمە بۆ شێوەیە حرەکەکەین کە تەواان ئەم خولەی کە ڕۆشت خەڵکی تیا بوو ڕۆبۆت نەبوو خەڵکی زۆر باشی تیا بوو خەڵکی زۆر بەتوانای تیا بوو خەڵکی تیابوو کە زۆر لە ئەندای مەکتەبی سیاسیەکانی ئەوان بەهێزتر و بەتوانات بوو بەڵام لەبەرەوەی بڕیاری سیاسی نابوو نەماتوانی بڕەکەن لەبەرەوەی زۆربەی ئەندامانی پەرلەمان وابەستن بە حیزبەکانیانەوە و بەدەر لە حیزبەکانیان ناتوانن بڕیار بدەن لەبەرەوە قەرارەکانی پەرلەمانیش بەو شێوەیە دێت کە حیزبەکان لە دەرەوە ئەیانەوێ ئەجینا من پشگیری قسەکەی جەنابی کاکەریمەکەم ئەبوایە ئەوانەی کە دەستڕۆیشتی ناو حیزبەکانن لەناو هۆڵی پەرلەمانە بوونایە بۆ ئەوەی لەناو پەرلەمانە گەنگەشەی بابەتەکان بکرایە و هەلێشە بڕیارەکان بگرێنەوە بۆ حیزبەکان نەگەڕێن من نامەوێت بڵێم معنی لە کاتی مناقەشەکان گەڕێنەوە بۆ حیزبەکانیان ئەجینا خۆی حیزب ئیشی ئەوەیە ئەو بەرنامە سیاسی هەیەتی لە ناو پەرلەمانە هەوڵی بدا جێبەجێ بکات نەک بچێت ناو حکوومەتەوە هەوڵدا بۆ جێبەجێ ساوانیان لەناو ئەچن لەناو حکوومەتەوە یعنی لە بری ئەوەی بڕیاری پرۆژەیەک بدرێ بڕیاری گۆڕینی ڕئیس بەلەدەیە بدرێ بڕیاری گۆڕینی وەزیرێک بدرێ لە بری ئەوەی لەناو پەرلەمانەوە بدرێ و بێن لەناو پەرلەمانەوە ئیشی لەسەرکەن ئەوان ئەچن لە ناو مەڵبەندەکان و لەناو لقەکان ئەو کاران جێبەجێکن و لە خلالی حکوومەتەوە کارە جێبەجێکن مە کارێکی هەڵێ تۆ بەرنامەیەکی خۆت هەیە بەرنامەیەکی حیزبەکە دێ بۆ ئەم خولە دی لەناو خۆڵی پەرلەمانە هەوڵە دێ ئەو بەرنامەیەت بچەسبێنی هەر حیزبێک و هەر لایەنێکی سیاسی بەڵام لێرە بەعکسەوەیە پەرلەمان پشتگوێ خراوە لای حکوومەتەوە هەوڵەدەن مەسەن من نمونەیەک بۆ بەرز بێنمەوە کەسی ئەم لیستانەی کە ئیساچێ کرا هیچ کەسێکی زۆر دیاری ناو حیزبەکەی نەنارد تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانی نردوێتی ئەویش بەڕێز خوات تاڵەبانیە کە ئەویش نەک ئەندای مەکتەبی سیاسی شت نییە بەس کەسێکی دیارە کوڕی بەڕێز بەڕەحوم جەلال تاڵەبانیە دەمن ئەگەر ئەوان ئەو دوو حیزبە سەرەکی بە پارتی شووەیەکی دشەڵێم ئەگەر پەرلەمانیان پێگرنگە با بەڕێز خوات تاڵەبانی بمێنێتەوە بێ بە سەرۆکی پەرلەمان بێگومان بە من لەسەر مێزە بەڕێز دەڵێم من هیوادارم بیکا و دەستخۆشی لێکم ئەگەر بیکا و پەرلەمانەکەش بەهێزە بێ ئەو کاتە بەڵام من بێگومانم لەوەی ڕازی نابێ بە سەرۆکی پەرلەمان کەواتە تۆ ڕازی نەبی بە سەرۆکی پەرلەمان ڕازی ببی بە جێگری یەکەم یا جۆم یا جێگری سەرۆکی ئەنجومی وەزیران ئەمە یەک نیشانی پرسیاری زۆر گەورە دانێ یعنی چی سەرۆکی پەرلەمان بچووکتر بێت لە جێگری دووەمی سەرۆکی حکوومەت ئەمە بۆ خۆی نیشانێکی پرسیاری گەورەیە پێویستە ئەو بەڕێزانە وەڵامی بدەنەوە کە نایانەوێت ئەم وڵاتە مؤسساتی بێ دامەزراوەی بێ پەرلەمان وەکو لە سەرەتای بابەتەکەوتم پەرلەمان قسەی ئەوەڵ و ئەخیر بێت زۆر باشە کاکەریم دەگەڕێمەوە لای بەڕێستان کارانەبوونی پەرلەمان دەبێتە هۆی دواکەوتنی کۆمەڵێک یاسا کە هەمواری تێدا بکرێت وا پێویستیان بە هەموارکردنەوە هەبێ بەڕای بەڕێستانەوە ئەم کارە چۆن یعنی ئەم هەموارکردنەوەیە چه زیانێکی بەردەکەوێت بەڵێ خۆی دەبێ هەموو شتێک گەر بوەستێت لە وڵاتە بەڵێ مەسلەی تەشریع نابێ بوەستێتن لەبەر ئەوەی تەشریع دەبێ مواکەبەی
پەرەسەندن و واتە تەتەوراتی کۆمەلگا بکاتن کۆمەلگا پێویستی بەوەیە کە هەندێک یاسا هەموار بکرێتەوە یان ئەوە تا بەرنامەی ئەو هێزە سیاسیانەی کە بەشداریان کردە لەو هەڵبژاردنەدا بۆ ئەوەیە کە ژیانی خەڵک بەرەو باشتر ببن بۆ ئەوەی بتوانن زیاتر یاساکان بگونجێن لەگەڵ بەرنمەکانە دەبێ ئەو یاسانەیە کە هەن دەبێ هەموار بکرێنەوە ئەو بربەستانەی کە لە پێشن بربەستەکان لا ببرێن بۆەوەی ئەو حکوومەتە بتوانێتن ئەو یاسانەی حکوومەت کە هەمواریان لەکاتەوە جێبەجێ بکە بەداخەوە یەک لەو یاسایانەی کە من پێم وایە یاسای زۆر گرنگە مەسەلەی چاکسازیەکەیە ئەو یاسایە کە چاکسازی لە خانەنشینی و لە موچەی فەرمانبەران و لەوانەدا دەکاتن لە وەزعی کوردستان ڕێک دەخاتەوە یەکە لە پرۆژەکانی گرنگ بۆ کوردستان بەداخەوە لە خولی پێشوونیان توانی ئەو یاسایە بەڵکو توانیان بەڵام لەگەر ئەوەش ڕەت کرایەوە هەتا ئێستا ئەو یاسایە بەرکار نییە و زۆر لە مەسائلەکانی با بڵێن بۆ خانەنشان بۆ فەرمانبەرانیان کارمەندان زۆر لەسەر ئەو یاسایە وەستاوە بەداخەوە حتا موچە و ڕاتبەکانیان یعنی ناکرێتن تۆ ژیانی هاوڵاتیان لە قۆناغێکدا بهێڵیەوە لەبەر ئەوەی کە نە پەرلەمان کارا دەکەی وەکو پێویست نا حکوومەتەکە تەشکیل دەکەی بۆیە زۆر زەرورە کە حکوومەت پەرلەمان هەرچی زووە دابنیشیتن ستافی سەرۆکایەتی پەرلەمان دەستنیشان بکرێن هەڵبژێردن هەروەها کەسێک ڕاست پێدرێ بۆ ئەوەی کابینەی حکوومەتەکە پێکمیریتن لە ماوەیەکی قیاسی دیاریکراودا ناکرێتن ئێمە بەڵێ ئافونکە جەنابتان باسی ئەوەتان کرد کە یاساکان بڕێکیان پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە لەگەڵەوەی کە ژیان بەردەوامە پێویستی بە یاسای نوێشەیە دواکەوتنی هەموارکردنەوەی کۆمەڵک یاسا زیان لە ژیانی ڕۆژانەی خەڵک نادات بڵێ هەردوواکەوتنی یاساکان دەرنەکردنی یاساکان ئەو یاسانەیە کە پێویستن بۆ ئێستا بۆ ئەوڕۆ کە هەموار بکرێتەوە یان ئەوتە یاسای نوێ پرۆژەی نوێ بخرێتە بەردەست بۆ ئەوەی ژیانی خەڵک بەرەو باشتر بێتن یان یەک لە ئەوانەیە کە زیانێکی زۆر لە خەڵک و لە وڵات بە شێوەیەکی گشتی دەداتن بۆیە پەرلەمان زۆر زەرورە کە ئەکتیڤ بکرێ بۆ ئەوەی بتوانرێ کە ئەو کارانەی کە لەبەردەستیدان بە زووترین کات ڕایی بکە و هیوادارم لایەنەکانیش ئیتر چیتر خەریکی تەصفیە حساباتی ناوەخۆیان نەبن خەریکی ئەوەی بن مشورێک لەوە بخۆن چارەسەری وەزعەکە و ئەو تەنگ و چەڵەمانەی کە کۆمەلگای ئێمە دووچاری هاتووە ئەو قەیرانە ئابوووریە قەیرانی داراییە قەیرانی ئەمنیە کە ئێستا دووچاری هاتووە بتوانن ئەوانە چارەسەر بکەن بە زووترین کات ڕێو شوێنی تایبەتی بۆ بدۆزنەوە بتوانن بڕیاری پێویست لە کاتی پێویستدا بدرێت زۆر باشە بۆ مەسایلانە زۆر سپاس دەگەڕێمەوە لای بەڕێستان کاک عومەر لە وەڵامی پرسیاری پێشووترمدا ئاماژەت بە سندوقی داهاتی نەوت و گاز کرد لە هەرێمی کوردستان ئەم سندوقە بۆچی تەفعیل نەبوو من گوێبیستی دیدارێکی دوو بەڕێز بووم لە هەفتەی ڕابردوو باسییان لەوە کرد کە دیسان بەهۆی محاسەسەی سیاسیەوە کە ئەم سندوقە سەرۆکەکەی دەبێتە وەزیر یاخود پلەی وەزیر وەردەگرێت لە بین یەکێتی و پارتی هیچ لایەکیان تەنەزولیان بۆ یەکتری نەکردووە لەسەر ئەم بابەتە ئەمە تا چەند ڕاستیان وردەکاری ناو سندوقەکە چی ئەگەر بۆ یاساکە دەرچووە بڵێ ینی یاسای سندوقی داهاتە نەوتیەکان نەوتی و گازیەکان دەرچووە لە هەرێمی کوردستانی ئەمە یاسایەمان دەرکرد بەڵام بە درێژایی تەوان ئەو کاتە ئێمە یاساکەمان دەرکرد یەکسەر داخلی پەرلەمانی بەسەرهات دوایش کە پەرلەمان تەفعیل کرایەوە بڵێن کارابوویەوە پەرلەمان بە شێوەیە بکارە کرایەوە کە نەکرا دەست بۆ هەندێک یاسا بەرین نەدەست بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم بەرین نەوە دەست بۆ دەستور بەرین نەدەست بۆ ئەو یاسایش ئەو یاسایە تەواو بووە تەنها چاودێری دەوێت بۆ دادەچوونی شێوەیە کە بۆچی ئەم یاسایە
بڵێن کاری پێ ناکەن و تەشکیلی سندوقەکە ناکەن. سندوقەکە کەسێک بەڕێوەیە با کە لێی وەزیرە و دوای ئەوە ستافێکی لەگەڵا ئەو ستافە چی نەوت بفرۆشرێ لە هەرێمی کوردستانە دێتەوە ئەو سندوقە ویتر ئەو کاتە بەڕاستی شەفافەتی تەواو ئەگەر فعلەن ئەوانش پابند و گۆڕیالی حیزبەکانیان نەبن و کار بۆ حیزبەکانیان نەکەن وەک ئەوەی لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنانەکان کرا. بەڕێی من ئەوە کارێکی زۆر باشە وەیکە لە دەستکەوتەکانی ئەم خولەی پەرلەمان ڕاستە بەڕێی من پەیڕێوی ناوخۆ بوو کە ئێمە هەموارمان کرد بەڵام ئەوش دەستکەوتێکی گەورە بوو کە لە ئەم خولەی پەرلەمانی خولی چوارەمە ئێمە توانین دێ هەندێک یاسات هەندێک شتت باس کرد و تو ئایا زیانی چی ئەدا لە کۆمەڵگا ئێستا مەسەن یاسای چاکسازی بەس جێبەجێکردنی یاسای چاکسازیەکە مانگانە 100 ملیار دینار ئەگەڕایەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمان باچیان لەوە نییە یعنی بەس جێبەجێکردنی یاسەکە دەرکرا لای ئێمە. کاک عومەر چۆن 100 ملیار دینار مانگانە وەفر ئەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر یاسای چاکسازی جێبەجێ بکرێت بتوانێت بواری جێبەجێکردنەوە بە لابردننی دووموچە بە نەمانی بندیوارەکان ئەوەی کە ئێمە حسابمان کرد ئەو کاتەکە لە پەرلەمان بوو من مانگانە 100 ملیار دینار ئەگەر مثلا خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان 850 ملیار بێ ئەبوو بە 750 ملیار دینار. حکوومەت کە لە قەیراندایانە دەبوو ئەمە بکات. ئەمە بۆچی گەڕێنرایەوە ینی حکوومەتێک یا مثلا دەستێکی سەرۆکاتی پەرلەمان بچێتە ژێر کاریگەری کۆمەڵی خەڵکی دروستکرا و جاتی ئەو یاسایان کرد کە نانبراوە بوو دوو موچەی هەبوو بۆ موچێ سیانی هەبوو بوو بە یەک هەندێک بندیوار بوون ئەمانە هاتن کۆمەڵی خەڵکی مستەنع مزاهرەیان کرد ئەجینا تۆ مەسەن خانشینی پەرلەمانتارێک لە سا 80 بێ یا وەزیرێک لە سا 80 بێ ئێستا بیکەی بە لە سا 50 باشترە بۆ خەڵک لە سا 80 باشترە تۆی دژێ وەختیشەکەی ئەویان پەچیان خست ئەو یاسیان پەخست گەڕانیانەوە بناو پەرلەمان و دوای ئەوەی تر قسەی لەسەر نەکرایەوە و زۆر بەداخەوە لەم دەستی سەرۆکاتی پەرلەمان لە مانگی حوتەوە ئەوان ئەو دوو کەسەی کە سەرۆکاتی پەرلەمانیان کرد لە مانگی حوتەوە هەتاوەکو 6 یانزە پەرلەمانیان پەخست یەک دانیشتیان نەکرد. کۆمەڵی یاسای زۆر گرنگ هەیە کە پەرلەمان بۆتە مەقبەرەی یاساکان ئێستا یەک شتمان بۆ تێنەپەڕێنە لەم پەیڕەوە ئەوە بوو کە ئەو پرۆژە یاسانەی کە خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێت لە پەرلەمانی کوردستانە بەردەوامیان هەبێ بۆ خوێندنەوەی دووەم. ئێستا ئێمە چیمان کردووە بۆ ئەوانی خوێندنەوەی یەکەمی بکرەوە هەمووی سفر بۆتەوە ئەبێ جارێکی کە سەر لە نوێ ناشنەوە بۆ ئەوان خۆیان ئەم ئەندام پەرلەمانە تازانە ئەبێ خۆیان بە ئیجتیهادی خۆیان کەسیان کامیان دڵسۆزە ئەگەڕێتەوە بۆ یاسانە بیانێنێتەوە بێنە بەرکات یا دەستەی سەرۆکاتی چی پێ باشە ئێنێتەوە بەرکات. کۆمەڵی یاسایە من حەزەکەم ئاماژەی پێدەم. یەکەم دەستور پەچی کەوتەوە لە سەردەمی ئێمەوە تەوان دەستور یاساکەی لە سەردەمی ئێمە بە سەقەتی دەرچوو پێکاتوو لە 90 کەس هەر 90 مافی ڤیتۆی هەبوو ئێتۆ دەستور بە یاسایەوە چۆن تێپەڕێن هەر کەسێک مافی ڤیتۆی هەبێ کەواتە تێناپەڕێ تۆ مەفروض بڵی کاکە دوو لە سەر سێی ئەندامەکان ئەتوان ئەو مادەیە تێپەڕێن ئەگەر زۆر بەلاتەوە قورس بێ یا بە زۆری ئەکسەری بەسیط یان بە دوو سەر سێ. دەستور زۆر گرنگ بوو یاسای تیرۆر هەموارکردنەکەی زۆر گرنگ بوو یاسای چاکسازی ئەوەی کە باسم کرد بێتەوە ناو پەرلەمان و تێپەڕێنرێ یاسای ئینفازی یاسای خانشینی بۆ خانشینەکانی کوردستان کە وەکو خانشینەکانی عێراق نییە ئینفازەکەی یاسای خانشینی عێراق لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ خەڵک هەیە ئێستا موچەکەی 220,000 دینارە بەڵام ئەوەی لە عێراقا هەیە بە هیچ جۆرە 220,000 دینار نامێنێت ئینفازی ئەو یاسایە لێرە تەمانەوە حکوومەت پەچی خست ئێمە ویسمان هەوڵی لێ بدەین حکوومەت پەچی خست و دوو یاسایکی زۆر گرنگی کەشە بوو یاسای چارەسەری زیادەڕۆیەکان ئێمە یاسایەکمان دەرکرد بە یاسای ڕێگری لە زیادەڕۆی هەرچەند زۆر بەداخەوە لەم یاساکەش دەرچووە بەڵام من تەسەورەکەم ئێستا زیادەڕۆیی زیاتر بووە ئێستا دیاردە لەسەر شەقامەکان زیادەڕۆیی زیاترە بینم لەسەر زەوی حکوومەت زیاترە بینم هەمووی کراوە بە بەرتیل بۆ ئینتیخابات چاوپۆشیەکەن لە خەڵک لە کاتی ئینتیخاباتەکانە هەتاوەکو ئینتیخابات بمێنێ لە هەرێمی کوردستانە بە بەردەوامی کەرەسە و ماڵ و ملکی دەوڵەت ئەکرێ بە بەرتیل بۆ کۆکردنەوەی دەم. ئەجینا چۆن یاسایەکی وا یاسایەکە ئەگەر هەبیتە دەسەر قایمقامی هەر مەحافزی ڕێگە نادا بە هیچ جۆرێ مەترێک زەوی خەڵک دابیرە حتا ئەو خانوانشی کە دایکراوە ئەتوانی لە خەڵکی بسەینەوە ئەو ماڵ و مڵکی دەوری بەڵام بە هیچ جۆرە ئێستا کاری پێ نەکرێ یاسایەکە ئەوەندە یاساکەەوە گرنگ بوو لە ناو پەرلەمانی کوردستانە من بە شەرمەوەی لێم نابوو یاساکەی عومەر عینایەت باشە یاسای بۆ جێبەجێ ناکەن بۆچی ئیشی پێ ناکەن من
ئەوەندەی سەرنجدەم ئەگەڕێم لەم شار بۆ ئەو شار سەرنجدەم ئەسڵەن دوای دەچوونی ئەو یاسایە زیاترڕۆی زیایی کردووە دوای ئەوە یاسایەکی کەمان نرد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یاسای چارەسەری زیاترڕۆیەکان ئەو زیاترڕۆیانەی پێش دەرچوونی ئەم یاسایە یاسای ژمارە 3 ساڵی 2018 کە یاساکە دەرچوو بۆ چارەسەری ئەو پرۆژه ئەو کێشانەی کە پێش وەکو سیتەک و وەکو مێرگەپان و وەکو سماقۆڵی و وەکو منطقەی زاخۆ و مەخوم بادینان و ئەو زیادەڕۆیانی کراوە باخ و باغات لەگەڵ زیادەڕۆیەکانی ناوشارە ئەمە چارەسەرمان بۆ دۆزی بووە نارمان بۆ حکوومەت کە لە 30 ڕۆژە وەڵاممان باتەوە ئەوە ئێستاش من لێرە قسە ئەەکەم و لە دوای 8 مانگ هێشتا وەڵامەکە نادەتەوە ئێستا جارێکی بوو یاسای لە سفرەوە دەست پێ بکاتەوە جارێکە بیهێنەوە خوێندنەوەیەکەمی بۆ بکرێ ئایا ئەم ئەندام پەرلەمانە عەقلانەی بڕێ ئایا عەقلان خۆخۆتزانی دوو کەس وەکو یەک بیر ناکاتەوە بەڵام ئێمە ئەومان گیان بۆ کۆتایی زۆر باشە زۆر بەداخەوە سفر بووە زۆر باشە کاک عومەر لەسەر نێتی حکوومەت سەبارەت بە کارکردن بە یاساکان و پەکخستنی یاساکان و سەر لە نوێ دەستپێکردنەوەی یاساکان بۆ خولێکی دیکە گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێستان دەکەم بەس بە بگەڕێمەوە لای بەڕێز کاکەریم بەحری کاکەریم لە سەرەتای 2019دا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتە حکوومەتێکی کاربڕێکەر جەنابتان تعلیقتان لەسەرم دەستەواژەیە چییە؟ چی گرفتێکی گەورەمان هەیە کە حکوومەت نەتوانێت لە وادەی خۆیدا پێک بهێنرێت دوای چەند مانگ لە هەڵبژاردن نەتوانێت پێک بهێنرێ پێویستیمان بۆ بێ کە حکوومەت ماوەیەکیش کاربڕێکەر بێت ئێمە بەداخەوە ئەولەویەتی ئەو خولەی پەرلەمان بەڕاستی دەبێ پەسەندکردنی دەستور بێ دەستوری هەرێمی کوردستان تۆ ئەگە دەستورت نەبیتن ئەو وڵاتە بە پێی میزاج بەڕێوە دەچێتن یعنی من شتێک هەیە ینی عیبرەت بە دەرکردنی یاساکان نییە عیبرەت بە جێبەجێکردنێتی بەداخەوە ئێمە زۆر شتمان هەیە تا نەبینە مؤسساتی تا دەستوری خۆمان نەبی لە هەرێمی کوردستان تا هێزە سیاسەکان نەجوولێن وەکو پێویست هەماهەنگی نەکەن بۆ ئەوەی مشورێک لە وەزع بخۆن و هەروەها عێراق ئێمە نابێ ئەوە دەبیر بکەن ئێمە هەرێمێکین لە عێراقێکی فیدرالدا ئێمە ئەو مافانێک کە لەگەر عێراقدا هەمانە لەوێ باس لەوەش بکرێتن کە ئەوانە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی وەزعی کوردستانیش بەرەو باشتر هەنگاوبان بەداخەوە ئەوانە هیچی ناکرێن ئێمە تا ئێستا منەسەقێکی وامان نییە لەگەڵ تەنسیقێکی وامان نییە لەگەڵ پەرلەمان و حکوومەتی عێراقا بۆ ئەوی بتوانین ئەو شێشانەی کە هەیە لێرە بتوانین بە یارمەتیوان ئەوان هاوکاریما بکەن بۆ چارەسەرکردنیان سەبارەت بە ئەو حکوومەتەی کە جەنابەت باسی دەکرێت کاربڕێکەرە من پێم وایە لەو ڕۆژەی کە پەرلەمان هەڵبژێراوە ئیتر حکوومەتی کاربڕێکەرە حکوومەت ناتوانێتن ئیش و کارە سەرچەکانی حکوومەت ڕاپەڕێنێتە لەبەر ئەوەی تا ئەو پەرلەمانەی ئێستا بۆ ئەوە هەڵنەبژێراوە کە محاسبە و ڕقابە بێخیتە سەر ئەو حکوومەتەی ئێستا هەیە بۆیە ئەو حکوومەتە دەبێت لە ڕۆژی کۆبوونەوەی پەرلەمان یەکەم کۆبوونەوەی پەرلەمان ئەو حکوومەتە دەبێتە حکوومەتی کاربڕێکەر بۆیە پێویستە هەتا زووە پەرلەمان ئەکتیڤ بکرێتەوە ئەو حکوومەتە پێک بهێنرێ حکوومەتێکی نوێ بۆ ئەوی بتوانێتن کارەکان لە ساڵی داهاتوودا ئەنجام بدرێت بەداخەوە من وای نابینم من گومانم هەیە کە ئەو حکوومەتە بە شێوەیەکی سەلیس بە شێوەیەکی بەبێ ئاستانگ پێک بهێنرێتن و دەست بەکار بیتن بۆیە ضرورە فشار بخرێتە سەر ئەو هێزە سیاسیانە بۆ ئەوی بتوانن هەتا زووە پەرلەمان ئەکتیڤ بکەنەوە حکوومەتەکە پێک بێنن دەنا وەزعی وڵات هیچی لەوەی خراپتر دەبێت چکە تۆ ئێمە ڕاستە ئێمە حکوومەتی مؤسساتی نین بەڵام بوونی پەرلەمان و ئەکتیڤی پەرلەمان و بوونی حکوومەت و ڕقابە و چاودێریکردنی حکوومەت لەلایەن پەرلەمانەوە ضرورە بوونی باشترە لە نەبوونی و پەرلەمان زۆر یاسا دەردەکات لەچێ حکوومەت دەبی جێبەجێ بکە بەڵام بەداخەوە حکوومەت ئەو یاسایانە ئەوەی بە میزاجی خۆی حەزی دەبێ یا ئەوەتە تەفسیری جیاوازی دەداتێت جێبەجێ دەکات بە شێوەیەک کە وەکو یاسایەکە نیە کە مشەڕع دایناوە و مشەڕعش بەداخەوە وەکو پێویست بە دووادا ناچیتن سەبەبەکەش ئەوەیە ئەوانەی کە لە پەرلەمانن ئەوانەی ئەندا پەرلەمانن
محاسبەی حزبەکەی خۆیان ناکەن کە حزبەکان لە سەڵاتی حکوومەتی بەدەستە محاسبەی وەزیرەکان ناکەن زیاتر بۆ مجامەدەیە من پەرلەمانی کوردستان وای دەبینم تەنها بۆ شەرعیەتدانە بە حکوومەت هەتا ئێستا بەداخەوە پەرلەمانی کوردستان نەیتوانیوە محاسبەی حکوومەت وەکو پێویست بکاتن ئێمە کاتی خۆی زۆر هەوڵماندا کە محاسبەی حکوومەت بکەن بەڵام بەڕاستی ڕێگە نەدرا تا ئێستاکە پەرلەمان ئەندامانی پەرلەمان ڕێگەیان پێ نەدراوە وەکو پێویست محاسبەی ئەو حکوومەتەوە یان وەزیرەکان بکەن یان سەحبی سیقەرە وەزیرەکان بکەن بۆ ئەوەی ئەو وەزیرێکە کەم تەرخەمە ئەو وەزیرێکە کەفوو نییە ئەو وەزیرێکە خوانەخواسە تووشی گەندەلی هاتووە ئەوانە دەبێ محاسبە بکرن دەبێت سیخەیان لێ بستێنێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا نە پەرلەمانی کوردستان لەو ئاستەدا بووە کە بتوانێتن بەڵگە کۆکاتەوە لەسەر ئەو وەزیرە بۆ ئەوی بتوانێتن محاسبەیەک بکە وەکو پێویست بە شێوەیەکی گشتیش هەوڵ دراوە ئێستا ئەوەی عێراق خۆ عێراق ئێمە نارێن خۆ ئەوەی عێراقش وەکو ئێمەیە عێراقش هەتا ئێستاکە وەکو پێویست دەوڵەتی مؤسساتی نییە لە عێراقیش گەندەڵی بەربڵاوە بەڵام لەگەر ئەوەدا پەرلەمانی وێندەر تا ئێستاکە هەوڵ و تەقەلاشی زۆریان داوە محاسبەی حکوومەتیان کردووە زۆر ئەوەی سەحبی سیقان لە زۆر وەزیرستانەوە هەرچەند مەسەلەی تائیفی و سیاسیش کەوتوتە ئەو مەسائلانەوە بەڵام لەگەر ئەوەشدا حرەکەیەک هەیە. بەڵێ کاک کەریم زۆر سپاس بە وەڵامەکەت. کاک عومەر پێشتر ویستم ئەو پرسیارە ئاراستەی جەنابتان بکەم کە ئەمەژەت بۆدا لە خولی پێشوودا چەند یاسایەکتان دەرکردەوە یاخود سندوقی داهاتە نوتیەکان نەوت و گاز یاساکەی دەرکراوە بەڵام تەفعیل نەبووە کۆمەڵە یاسای ترکە یاسای زیادە ڕێیمان دەرکرد و تەفعیل جێبەجێکراوە بەسکاری یاسانەی کە خۆت ئاماژەت پێدا لەوە ئەومان بە دەرکەوت کە حکوومەتی هەرێمی کوردستان نیەتی بە چاکسازی نییە ئێوە وەکو بزوتنەوەیەکی سیاسی ئۆپۆزیسیۆنی حکوومەت و هاوپەیمانەکانیشتان لە دەرەوەی پرۆسەی گەندەڵی چارتان چیە یعنی چار ئەوەیە یاسا دەرکەن و بخرێتەوە خولێکی دیکە و ئیشی لەسەر نەکرێ و جارێکی تر هەموار بکرێتەوە یاخود هەر نەڕۆنە پەرلەمانەوە و بایکۆتی پرۆسەکە بکەن ینی باسی بایکۆتی پرۆسی سیاسی پەرلەمانی ینی ئەگەر بڵێن لە پەرلەمانیش ئینساب بکەین مەقصود لەوەیە خەباتی پەرلەمانی واز دەبێن مەقصود لەوەیە بە من هەندێشتی وت کاکەریم پێم خۆشە تیشێکی کورت خەمەسەری یاسای سەرۆکایەتی هەرێم ئێستا هەموار کرا لای ئێمە هەموارمان کرد ئێستا تەنها یەک کەس تەکلیفەکرێ بۆ پێکەنانی حکوومەت جاران دوو کەس 50 بە 50 هەم سەرۆکی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشەوەتە بێت سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش هەردووکێتی بەڵام ئێستا تەنها یەک کەس تەکلیفەکرێ کە یەک کەس تەکلیف کرا ئیتر ئەو 50 بە 50 تا حدێک کاڵە بێتەوە هەرچەند ئەمە لایەنێکی سیاسی سوودی لۆرت بەس وەکو مەسەلەی مؤسساتی من بەڕێی من وەکو هەموو دنیاوە یەک کەس تەکلیفەکرێ تەنها لە هەرێمی کوردستان بوو لەبەرەوەی پارتیویەکێتی و 50 لەملا ئەوە لا براوە حکوومەتی کاربەڕێکەریش بەڕێی من قسەکەی کاکەریم ڕاستە لە 6 یانسەوە حکوومەتی کاربەڕێکەرە ئەم پەرلەمانە ناتوانێت محاسبەی حکوومەتی کاربەڕێکەر بکە حکوومەتەکەی پێشخۆی بکە و کارێکیان کردووە کە سەرۆی لیژنەکان تشکیل نەبێت کە لیژنە تشکیل نەبوو ئیتر تۆ ناتوانین چاودێری حکوومەت بکەیت سەبارەت بە پەرلەمانی عێراق باسی کرد ڕاستەکە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان ئەکتیڤترە بەڵام تەنها بۆ شیعە و بۆ کورد بۆ سونە و بۆ کورد ئەجینا تا ئێستا لە پەرلەمانی عێراق وەزیرێکی شیعە سەحبی سیقەی لێ نەکراوە و کاتی خۆی وشیار زێبەران لابرد و دوای وەزیری دیفاعەکەیان لابرد خالد عوبێدیان لابرد من لەسەر تەلەڤیزیۆن پێمایە لەم تەلەڤیزیۆنی ئێوە شۆ بوو پێم وتن ئەگەر فعلەن پەرلەمانە و لەژێر سایەی دەوڵەتەکانی دراوسیان نییە و ئەوان تەوجی ناکەن دەبا یەک وەزیری شیعەش بانکەن سەحبی سیقەی لێ بکەنەوە زۆر بەداخەوە قسەکەی ڕاستە تائیفی کە مەسەلەی تائیفی تەسیرێکی زۆر بەرفراوە نیە لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستانیشە زۆر بەداخەوە ئێڵێم لە ساڵی 1992 تا ئەم ڕۆژەی یعنی 26 ساڵە ئەم پەرلەمانە نەیتوانیوە سەحبی سیقە لە یەک وەزیر بکەن ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە پەرلەمان بچووکتر لە حکوومەت و پەیڕێوی ناوخۆکە کاڵا بەقەدەر باڵای حکوومەت بڕاوە یعنی پەیڕێوی ناوخۆ کۆنەکە لە خزمەت
حکوومەت بوو وەک لەوەی لە خزمەت پەرلەمان و خەڵکا بێ کاڵم لە خزمەت پەرلەمان یانی خەڵک ئێستا لەم یاسا لەم پەیڕەوە ناوخۆ تازەیە یاسایەکمان ئێمە مادەیەکمان هەن کردو ئەگەر وەزیرێک ئامادە نەبێ بێتە ناو پەرلەمان غیابیان ئەتوانن لێپێچینەوەی لەگەڵ بکەن و ئەتوانن سەحبی استیقاشی لێ بکەن. هیوادارم ئەم برابەر ڕێزانە کە لە پەرلەمانن سوود لەم مادەیە وەرگرن قووەتی خۆیان بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان تاقی بکەنەوە ڕێگە نەدەن هیچ وەزیرێک لە جوڕە بکە و ڕێگە نەدەن هیچ ڕئیس وزەرایەک لە جوڕە بکە خۆی لە پەرلەمان بە گەورەتر بزانێت چونکە وەکو باسم کرد پەرلەمان ئەبێ مەرجەعی خەڵکی کوردستان بێ هیچ کەسێک لەسەر لە پەرلەمان گەورەتر نەبێ. بێمەوە سەر وەڵامی پرسیارەکەی بەڵێ کۆمەڵی یاسا دەرکرا ئەوەکو باسمان کرد یاسای سندوقی داهاتەکانی نەوت یاسای زیادەڕۆیی یاسای کۆمەڵی یاسای زۆر هەیە حکوومەت ئینتیقایی شەکە ئەو یاسای بەدڵیەتی جێبەجێەکە ئەو یاسایشی بەدڵ نییە لە بەرژەوەندی حیزبەکەی نییە حیزبەکانیان نییە ئەو یاسایانە پشتگوێخەن و جێبەجێ ناکەن و ئیهمالیەکەن بۆ ئەوەی سوودی لێ وەرگرن بۆ هەڵبژاردنەکان ئەوان دڵداری لەگەڵ خەڵکاکەن ئەگەر وڵات وڵاستی مؤسساتی بێ ناکرێتەوە بە دڵداری دەنگ بکۆکەیتەوە ئەوان هەوڵەدەن وەکو لە سەرەتاوە باسم کەرەسەکانی ئەمە بخاک و نیشتیمانە بە خاک و خۆڵ و بەژێژەی و سەرزەوی و هەواگەشیەوە وای لێ بکەن بیکەن بە کەرەسەی بەرتیلدان بە خەڵکی کوردستان بۆ ئەوەی لە خشت هەندێ بەر لە خشتە برن ناڵم هەموو کوردستان لە خشتە براوە ناشبرێ ئینشاءڵڵا ئەیانەوێ خەڵک لە خشتە برن بەپێی ئەو یا بەویستی خۆیان یاساکان کاتێ بیانە جێبەجێکن کاتێ بیانێ پشتگوێی بخەن و ئەم کەرەسانەش بکەنە بەرتیل بێن بە خەڵکی کوردستان بۆ ئەوەی دەنگی لە کاتی هەڵبژاردنەکانە پێکۆ بکەن. زۆر باشە. ئەی وەڵامی پرسیارەکەی من وەڵامی پرسیارەکەی جەناب بەنسبەت بە زودنەوەی گۆڕانەوە من بەش بە حاڵی خۆم ئێمە شوێنێکمان هەیە پێڵن جڤاتی نیشتیمانی ئەو جڤاتە بڕیار ئەدا ئایا لە پرۆسی سیاسی بکشێنەوە یان لە پرۆسی سیاسی نەکشێنەوە داخلی دەسەڵات ببین وەکو پێم وتی دەسەڵات نەک حکوومەت یان نەبین. من وەکو عومەر عنایەت پێشنیاری ئەوەم کردەوە کە ئێمە لە کاتی بەردەوام ژیانی نەوشیرۆ مستەفا و 24 کورسیەوە نەمانتوانیوە گۆڕانکاریێکی وا بکەین ڕێگەیان پێ نەداین بیکەین لە هەرێمی کوردستانە ئێستا بە 12 کورسیە و بەبێ نەوشیرۆ مستەفاش بەو شێوەی کە ئێستا بزنەوەی گۆڕانی تایە و ئەو کێشە ناوخۆیانە بە تەسەووری من نەچوون بۆ ناو دەسەڵات باشترە بەڵام بۆچوونی من بەردەوامی چالاکی ئەندامانی پەرلەمانەکەمان هەبێ بۆ ئەوەی دەنگی بزوتنەوەی گۆڕان لە ناو هۆڵی پەرلەمانە دەنگێکی زۆڵاڵ بێ. هەندێک هۆکار هەیە کە باسیەکەن مەسەن سزادانی ئەندامەکانی ئێمە شکلەوەی کەوا هانی بە هەندێک لە برادرانی ئێمەدا کە بچنە ناو دەسەڵاتەوە ڕاست دەکەن ئەو برادرانە. ئێستا ئێمە ئەندام کارمەندمان هەیە لا ئەبرێ لە سەروی لە بزوتنەوەی گۆڕانە لە هەردوو زۆنە کە بەتایبەتی لە زۆنی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان زابتمان هەیە نقل کراوە پێشمەرگەمان هەیە دەریەکەن ئەینێرنەوە بە ماڵەوە سزای هەڵسوڕاوەکانی بزوتنەوەی گۆڕان و گۆڕان خواز دەدەن خۆتەزانی بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی جەماوەریە بزوتنەوەی دەنگدەرەکانیەتی ئەم سزادانە تا ئێستاش بەردەوامە ئەم سزادانە تا ئەم لەحزەی من لەگەڵ بەرز قسەکەم بەردەوامە و یەکێک لە مەسەرەن هۆکارەکانی دوورکەوتنەوەی زوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەردووکیان چالاکیەکانیان زیاتر لە منتیقەی سلێمانی ڕاپەڕین گەرمیان هەڵەبجە و ئەم دەڤەرەیە ئەوەیە کە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی سزای هەڵسوڕاوەکانی ئێمە ئەدەن دووریانە خەنەوە لە پۆستەکانیان لای ئەبن ئەگەر پۆستی سەربازی و پۆستی ئەمنی بێ لایەنە بن نقلیانەکەن ئەگەر پۆستی ئیداریش بێ هەر لە پۆستەکە دووری خەنەوە لایە بن و ئەمە کارێکی باش نییە لەبەرەوە ئەو گەر وڵاتی مؤسساتیە و دەوڵەتی مؤسساتیە ناکرێ. ئێمە هیچ نەبێت لە حکوومەتی مەحەلی سلێمانی لێرە بەشدارین محافزی سلێمانی محافزەکە لە ئێمەیە مدیرعام چەندین مدیرعاممان هەیە چەندین قایمقاممان هەیە. ئەمە ئەوە ئەسەلمێنێ کە ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان هەیە بە دەسەڵاتە مەحەلیەکەشەوە ئەوەندەی حیزب و لایەنە ئاسایش و سەربازیەکان مسەیترن ئەوەندە لایەنە ئیداریەکان مسەیتر نییە. ئەجینا ئەوە ئێستا ئاسایشی سلێمانیش و پۆلیسی سلێمانیش هیچیان نەیانتوانێت هیچ جۆرە حرەکەتی بکەن بەبێ ئاگاداری پارێزگای سلێمانی. بەڵام زۆر بەداخەوە ئێستا ئەمە نییە. ئێستا مەسەن پارێزگای سلێمانی نە بوجەیەکی پێویستی لەبەردەستایە نە ئاسایش لە ژێرڕکێفی ئەوایە نە پێشمەرگە لە ژێرڕکێفی ئەوایە نە پۆلیس وەک پێویست لە ژێرڕکێفی ئەوایە. کەواتە ئێمە داخوازیمان چی بێت لەبەر دکتۆر هەواڵ بۆچی دکتۆر هەواڵە بکرد بێدەسەڵاتە یعنی توانای نییە توانای هەیە
بەڵام ڕێگری لەکەن چۆن ڕێگری لە عەبڵانەوە ڕۆڵی کرا لە هەڵەبجە بۆی سەرکەوتوونەبێ کە محافزی بزنەوەی گۆڕانەکەی ئێمە بوو بە هەمان شێوە ڕێگری و کۆست بوو تەنگشە بۆ جەنابی کاک دکتۆر هەواڵ دروستەکەن بۆی سەرکەوتوونەبێت ئەگینا توانای دکتۆر هەواڵ کەمتر لە توانای هیچ کەسێک لەبەرەوە بەڕێیم بە تەسەوری من ئەمە تەسەوری منە کە ئێمە لەم خۆناغە 4 ساڵ کەمە بیکەین بە 8 کەمە بیکەین بە 12 بۆی ببینە زۆرینەی پەرلەمان طموحمان بۆ زۆرینەی پەرلەمان بێ بۆی خۆمان حکومت پێکبێنین بەڵام ئەگەر ئەمەمان بۆ نەکرا ئەو لایەنە لەوانەیە زاڵ بێ لە ناو پزتنەوەی گۆڕان ئەکاڵێن چونمان بۆ ناو دەسەڵات باشترە بۆ ئەوەی ئەو چاوساندنەوەی لەسەر ئەندامەکانمان و هەڵسو ڕاوەکانی ئێمە هەیە ئەوە هەڵبگرین و لە ڕووی داراییشەوە ئێمە بتوانین زیاتر لە سپی خۆمان بوەستین و ئەو کێشە و گرفتانشمان هەیە لە کۆنگرا حەلی بکەین و کۆنگرش آخر قسەکە و جفاتی نیشتیمانی پزتنەوەی گۆڕانیش آخر قسەکە من بەژە خاڵی هەوڵمەکە عومەر عنایەت کەیسا دژی چوونم ناو دەسەڵاتم کاتێ جفاتی نیشتیمانی قەراربا منیش ملکەچەم بۆ برایەک زۆر باشە کاکەریم دێمە لای بەڕێستان ماوەیەکی تر وادەی کارکردنی ئەنجومەنی پارێزگاکان کۆتایی دێکچەی تر جگە لە پەرلەمان دەتوانێت کاتی هەڵبژاردن یاخود دەسەڵاتی ئەوەی هەیە کە کاتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری بکات. بەڵێ سەبارەت بە کاتی هەڵبژاردننی ئەلبەتە لەلایەن پەرلەمانەوە دیاری دەکرێتن بۆ ئەوەی بەپێی یاسای پارێزگاکان بۆ ئەوەی بتوانێت ئەنجومەنی پارێزگاکانش هەڵبژێرێتن. من پێم وایە بۆ ئەوەی ئێمە بتوانین لامەرکەزیەت بچەسپێنرێ و هەروەها فراوان بکرێتن بە شێوەیەکی ئەو یاسای پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان پێویستی بە هەموارکردنەوەیەکەیە کە پێویستە لەو خۆلەدا ئەو هەموارکردنەی ئەو یاسایە بکرێتن لە چەند خاڵێکی سەرەکیدا بۆ ئەوەی ئەو ئەنجومەنەی پارێزگاکان لە دوا ڕۆژدا ئەنجومەنی ئەکتیڤ بن نەکوەکومە ئەنجومەنەکانی ئێستا کە هیچ دەسەڵاتێکی ئەوتۆیان نییە و هیچ فعالیتێکیان دیاری نییە. من دائیمان ئەوەم گوتووە لە خولی سێەم کاتێک کە ئۆپۆزیسیۆن پەیدا بوو لە تەلەڤیزیۆنێکە ڕامگەیان وتم ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی بەهێز بێتە کایەوە حکوومەتێکی بەهێزیش دێتە کایەوە و دەست بەکار دەبیتن بەڵام بەداخەوە ئەو ئۆپۆزیسیۆنەی ئێمە لەبەر ئەوەی ئەوە نەبوو پسپۆر نەبوو وەکو پێویست و ئەزمونێکی ئۆپۆزیسیۆنی دەبوو لە هەرێمی کوردستان و لە حکومڕانی هەرێمی کوردستان هەروەها دەسەڵاتیش بە چاوی ئۆپۆزیسیۆنەوە تەماشای هێزە کاری ئۆپۆزیسیۆنی نەدەکرد بەریەکەوتنێکی ناڕەوا و ناتەندروست لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدا دروست ببوو لەوەدا بەداخەوە ئێمە نشستمان هینا لە مەسەلەی بوونی ئۆپۆزیسیۆن لە مەسەلەی حکومڕانیشدا بەداخەوە بە شێوەی بنکە فراوانی کە حکوومەت لە خولی چوارم پێکێنرا لەوەش پێم وایە سەرکەوتو نەبوون نشستمان هێنا ئێمە وەکو هەرێمی کوردستان هیوادارین ئەو کابینەی پێنجەم کە دێتە کایە هەم حکوومەت هەم پەرلەمان بتوانن ئەو گۆڕانکاریە تێدا بکرێتن و ئێستاش کە کەسایەتێکی تر بۆ سەرۆکایەتی حکوومەت دیاریکرا لەلایەن کتلەی زۆرینەی پارتیەوە هیوادارین بتوانرێت حکومڕانی کوردستانیش بە شێوەیەکی تر بتوانن ئەو تەنگ و چەڵەمانە و ئەو کێشانەی کە هەن ئەو کێشانە چارەسەر بکرێ و بتوانن ئەو بیرتەسکیەی کە هەیە و هەروها لە حکومڕانیدا تەنها بۆ حزبەکانی خۆیان نەبێتن بۆ هەموو خەڵکی کوردستان بێتن تۆ کە حکوومەت دەگرێت دەست ئەوە نابێ حکوومەتی پارتی و یەکێتی بەس بۆ پارتی و یەکێتی بێتن دەبێت بۆ هەموو خەڵکی کوردستان بێتن وەکو ئێستا کاکە عینایەت ئاماژەی پێدا کە چەندێک لە گۆڕانخوازەکانی ئەوان محاسبە کراون بەڕاست من
ئەگەر ئەوە ڕاست بێت و کە ئەوان ئاماژەی پێدەدەن بەڕاستی من بەداخەوەم ناکرێتن ئێمە لە وڵاتێک بن دەبێ قانون سەروەر بێتن دەبێ حکوومەتی هاوڵاتی بێتن حکوومەتی هەموو خەڵک بێتن بۆ هەموو خەڵک وەکوەک بێتن نابێت تەنها بۆ ئەو حزبانە بێت کە لە دەسەڵاتدان ئەگەر وابیتن ئێمە دەبێ هەمومان لەماڵەوە دانیشین ناکرێت ئەو هێزە سیاسیانەی کە دەرەوەی دەسەڵات بەڵێ زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان عومەر عنایەت ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان بووی و زۆر سپاس بۆ بەڕێز کەریم بەحری ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. خۆشەویستانم تەوەری ئەم بەرنامەی گفتوگۆمان ئەم جارەمان بە پایان هات. سپاس بۆ بینەریتان بەخوای گەورەتان دەسپێرین هەر شاد بن.